باوان تيجي كاكا باوان الأصدقاء السبعة. صديقة يعني شي؟ هاوري. يعني أنت هاوريكا؟ حوت هاوري. سەرەتا بە ناوی خۆی گەورە و میهرەبانەوە ئەم ساڵ هەستاین بەکردنەوەی قوتابخانەی نووری قورئان. لە قوتابخانەی نووری قورئانە کۆمەڵێک وانە ئەخوێنین کە بریتین لە قورئانی پیرۆز. لێرەدا مناڵەکە تەواوەتی فێری جوان خوێندنەوەی قورئانی پیرۆز و لەبەرکردنی قورئانی پیرۆز دەبێت. لەگەڵ وانەی قورئانی پیرۆزدا ژیاننامەی سەروەرمانداناوە بە تەواوەتی ئاشنا ئەبێ بە ژیاننامەی سەروەرمان و لەگەڵ ئەم دوو دەرزە بەسوودەدا ئەم دووانە بەسوودەدا کۆمەڵێک وانەی پەروەردەییمان داناوە و مناڵی 6 ساڵ تا قۆناغی 6 ساڵ تاوەکو 9 ساڵ لەم قۆناغەدا فێری گەورەترین پای ئیسلامەکرێ کە نوێژکردنە. مناڵەکان فێری پیتە ئینگلیزیەکان و معنای وشە ئینگلیزیەکان و خوێندنەوەی ئینگلیزی ئەبن. لە قۆناغی 3 بنەڕەتی تاوەکو و 11 ئامادەیی لێرەدا ئەم قۆناغەدا گرنگیەکی تەواومان بە زمانی عەرەبی قوتابخانە و زمانی ئینگلیزی و کۆمەڵێ دەرزی پەروەردەیی و دەرزی قورئان داوە. کابیان هەر ڕۆژە هاتن بۆ نووری حکمە لەبەر قورئان خوێنە بێ لە ماوە چی بکەن دەستێژ بگرن باشە قورئان خوێن بەبێ دەستێژ نابێ بێ دەستێژ بگرن باشە قوربان. أعوذ بالله من الشيطان الرجيم. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. بسم الله الرحمن الرحيم. صديقي يعني شي؟ باشا صديق والله كرم صديقي أو يا عايز الصديق يعني هاوري. كثير العطاء. كثير يعني شي؟ زور عطاء يعني شي؟ بخشندي. بەناوی خۆی گەورە و میهرەبان دیارە دەستگای نووری حکمە لەقی چەند شەماڵ ساڵانە خولی هاوێنە دەکات و خۆشبەختانە دوای تەواوبوونی بیناکەمان ئەمە دووەم ساڵە کە خولی هاوێنە دەکەینەوە لە بیناکەمانە. لە خولی هاوێنەدا ئەم وانانە ئەخوێنین قورئانی پیرۆز بە خوێندنەوە و لەبەرکردن پەروەردەی ئیسلامی ئەخوێنین وە کۆڕ و سیمیناری تایبەت بە پەروەردەی ئیسلامی و وانەکان ئەخوێنین. لەگەڵ ئەوەیە وانەی زمانی عەرەبیمان هەیە وانی زمانی کوردیمان هەیە وانی زمانی ئینگلیزیش بۆ قوتابەکانمان ئەخوێنین. خۆشبەختانە ساڵی پار کە یەکەم ساڵمان بوو بەدەمەهاتنێکی زۆر باشی هەوڵاتیانمان هەبوو و قوتابێکی زۆر سوودمەند بوونتیایە یعنی قوتابی وامانتیا بوو لە زمانی ئینگلیزیە قوتابیان هەبوو 500 وشەی ئینگلیزی لەبەر کردووە لە ئاستەکانە. لە زمانی عەرەبیە مامۆستا ئیشرافمان هەبوو سیمیناری تایبەت لە زمانی عەرەبی کراوە لە زمانی ئینگلیزی کراوە لە پەروەردەی ئیسلامی لە قورئانی پیرۆزە پێداچوونە لە بەشی حیفز و لەبەرکردنەکان لە بەشی خوێندنەکەشان نەکراوە. و ئەم ساڵ بۆ ساڵی دووەمە خۆشبەختانە دەستگاکەمان هەم خولی هاوێنێ کردێتەوە و ئێستاکەوە کە ئەیبینین قوتابی زۆر وانەیە خوێنێت و چەند قوتابی هەیە یعنی بەداخەوە ئیزنانداون لەبەرەوەی بەڕاستی بیناکەمان سێ قاتە هەر سێ قاتەکە لە بەشی قورئانە بەڕاستی پڕ بووە لە بەشی کچانیشا پڕ بووە. لە توانەمان بەڕاستی لە بیناکە هەر ئەوە نێتوانیمانە هەموو پۆلەکان تقریبا 16 بووە 18 پۆلمان حازر کردو بۆ قوتابیەکان هەمووی پۆلەکان دەزی تا و قوتابی تا و مامۆستامان بوویان دابین کە دەست سوپاس بخوای گەورە. بنای خی گەورە بەخشندە و میهرەبان. من نام یحیا و مستەفایە من لە پۆلی پێنجەم دەخوێنم. من هەموو ساڵێ لە نووری حکمە بەشداری دەبم چەند وانەیەک فێر دەبم وەکو ئینگلیزی و عەرەبی و ئاین وەکو قورئانیش لەبەرکردنی قورئان. اینجا من سوپاسی مامۆستایان دەکەم کە قسەی جوانمان بۆکەن هەموو جارێ بێ ئێمە فێری ئاداب و ڕۆشتەکانی نووری حکمە بێ. ساڵ بێ من ناوم هەستی کاوە لە دەستگای نووری حکمە کام هاوینە بەشداری ئەم خولە جوانم کرد و هەروەها لە قۆناغی حوتەمەم و هەروەها زمانەکانمان زمانی عەرەبی و ئینگلیزیە لەگەڵ پەروەردەیەکی زۆر جوانی مناڵان و قورئان و هەروەها زۆر سوپاسی مامۆستاکانی شەکەم. بسم الله بەناوی خۆی گەورە. من ناوم هەستی دەریایە لە قۆناغی هەشتەمم
وهاتم بۆ دەستگای نوێری حیکما بۆ خوێندن و فێرکردن زۆر سپاس مامۆستاکانم دەکەم کە لەوەی عەزێت دەخوازم بۆ من کە فێرم دەکەن فێری خوێندن و وانم دەکەن وانەی ئینگلیزی و عەرەبی و پەروەردە قورئانیش دەخوێنین